بە ناوی خۆی بەخشندە و میهرەبان. پەیامی کەسوکاری شەهیدان و خەڵکی هەڵەبجە لە یادی 37 ساڵەی کیمیاباراندا. سێ سەرۆکایەتیەکەی هەرێم و حیزب و لایەنە سیاسیەکان. بەڕێزان لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان، بەڕێزان لە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان، بەڕێزان لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی هەرێم، بەڕێزان لە حیزب و لایەنە سیاسیەکانی هەرێم، بەڕێزان لە کۆمەڵە و ڕێکخراوەکانی بواری جینۆساید و مافی مرۆڤ، بەڕێزان لە جەماوەری قەدرگرانی کوردستان، سڵاو و ڕێز. ئەگەر بەناخی مێژووی کورد بچینە خوارەوە و لاپەڕەکانی مێژووی سەروەریەکانی کورد هەڵدەینەوە، هەڵەبجە و هەورامان و شارەزور بەشێکی گرنگی خەبات و شانازی و تێکۆشانی ئەو مێژووە پێکدەهێنن. هەڵەبجە لە بنیادنانیەوە چۆن لانکەی هەزاران زانای ئاینی گەورە و شاعیر و نووسەر بووە، ئاواش لانکەی هەزاران تێکۆشەر بووە و بەردەوام سەرەڕمی خەبات بووە لە پێناو ئازادی و بەدیهێنانی مافەڕەوەکانی گەلی کورد. بەو هۆیەشەوە ڕژێمە دیکتاتۆریە یەک لە دوای یەکەکانی عێراق، ئەوانەی دژی ئازادی و مافی گەلانی عێراق بوون، بە چاوی ڕقەوە لە هەڵەبجە و هەڵەبجەیەکانیان ڕوانیوە. هەرکات هەلێکیان بۆ ڕەخسابێت، بێگوێدانە یاسا ئاسمانی و مرۆڤیەکان تاوانیان دەرحەق بە خەڵکی ئەم شارە ئەنجام داوە و لە سەرووی هەموویانەوە تاوانی کیمیابارانی هەڵەبجە لە 16ی سێی 1970 کە بووە هۆی شەهیدبوونی 5,000 هاوڵاتی بێتاوان لە ژن و منداڵ و پیری هەڵەبجە و هەورامان و شارەزور و بریندیاربوونی زیاتر لە 10,000 هاوڵاتی دیکە و ئاوارەبوونی تەواوی خەڵکەکەی بۆ وڵاتی ئێران و خاپوورکردنی شاری هەڵەبجە و گوند و ناحیەکانی کە تا ئێستاش سەرەڕای تێپەڕبوونی 37 ساڵ بەسەر ئەو تاوانەدا کاریگەریەکانی ئەو چەکە کۆمەڵکوژە بەسەر خەڵکی هەڵەبجە و کوچە و کۆڵانەکانی هەڵەبجەوە دیارە. کە سوکاری شەهیدان و هاوڵاتیانی هەڵەبجە و کوردستان و تەواوی مرۆڤدۆستانی دنیا لە ڕۆژی 16ی سێی هەموو ساڵێک یادی قوربانیانی ئەو تاوانە نێودەوڵەتیە دەکەنەوە و ڕێز لە قوربانیان دەگرن. جیاواز لە ساڵانی ڕابردوو لێرەوە لە بەردەم مەزاری شەهیدانی هەڵەبجە و بە ناوی ڕۆحی پاکی 5,000 شەهیدی هەڵەبجەوە، بە ناوی هەزاران بریندار و سەدان منداڵی ونبووی ئەم شارەوە، بە ناوی دەیان تاقانەی کیمیابارانەوە، بە ناوی خەڵکی زیان لێکەوتووی ئەو تاوانەوە، لەم چەند خاڵەدا پەیام و داواکاری خۆمان بە هەر سێ سەرۆکایەتیەکەی هەرێم و لایەنە سیاسیەکانی هەرێم دەگەیەنین. یەکەم، حکوومەتی هەرێم هەنگاوی جددی و کردداری بنێت لە خزمەتکردنی زیاتری کەسوکاری شەهیدان و بریندارانی چەکی کیمیاوی و کەسوکاری منداڵانی ونبوو تاقانەکانی کیمیاباران و زیان لێکەوتوانی ئەو تاوانە و خەڵکی هەڵەبجە و دەوروبەری. دووەم، لە دابینکردنی پرۆژە و خزمەتگوزاریە هەمەجۆرەکاندا تایبەتمەندی هەڵەبجە لە بەرچاو بگیردرێت، جیاواز لە پارێزگاکانی دیکەی هەرێم ژمارەی دانیشتوان لە بەرچاو نەگیردرێت و گەورەی قوربانیدانی هەڵەبجە و خەڵکەکەی لە بەرچاو بگیردرێت. سێم، حکوومەتی هەرێم وەک پارێزەری مافەکانی خەڵکی هەڵەبجە و کوردستان فشار لە حکوومەتی عێراقی فیدراڵ بکات تاوەکو بەرپرسیارەتەکانی لە ئاست هەڵەبجە و قوربانیانی ئەو تاوانەدا جێبەجێ بکات، بە تایبەت قەرەبووکردنەوەی کەسوکاری شەهیدان و زیان لێکەوتوانی ئەو تاوانە و بە جینۆساید ناساندنی تاوانی کیمیابارانی هەڵەبجە لەلایەن ئەنجومەنی وەزیرانی عێراق و دیاریکردنی بودجەیەکی پێویست بۆ ئاوەدانکردنەوەی هەڵەبجە و دادگاییکردنی ئەو کۆمپانیا و بازرگانانەی هاوکاری ڕژێمی لە ناوچووی بەعسیان کردووە لە دابینکردنی غازی کیمیاوی کۆمەڵکوژ. چوارەم، دەرکردنی بڕیارێک لەلایەن حکوومەتی هەرێمەوە بۆ دەستپێکردنەوەی پرۆژە ڕاوەستاوەکانی هەڵەبجە، بە تایبەت ئەو پرۆژانەی پەیوەستن بە کەسوکاری شەهیدان و قوربانیانی تاوانی کیمیابارانی هەڵەبجە. پێنجەم، دابینکردنی بودجەیەکی ساڵانەی پێویست بۆ چارەسەری بەرکەوتوانی چەکی کیمیاوی کە بەداخەوە بەشێکیان لە چاوەڕوانی چارەسەردا
کۆچی دواییان کرد و بۆ هەمیشە ماڵئاواییان لێکردین. شەشەم، سەرۆکایەتی هەرێمی کوردستان پەیوەندیە نێودەوڵەتی و هەرێمیەکانی بەکار بهێنێت بۆ هاندانی وڵاتانی مرۆڤدۆست و ئاشتیخوازی جیهان بۆ ناساندنی تاوانی کیمیابارانی هەڵەبجە وەک تاوانی جینۆسایت. حوتەم، پەرلەمانی داهاتووی هەرێم با یەکەم کاریان پەسەندکردنی پرۆژە یاسایەک بێت بۆ بە جینۆسایت ناساندنی تاوانی کیمیابارانی هەڵەبجە کە بەداخەوە تا ئێستا پەرلەمانی کوردستان تاوانی کیمیابارانی هەڵەبجەی بە جینۆسایت نەناساندووە. هەشتەم، حزب و لایەنە سیاسیەکانی هەرێم ئەوانەی خاوەن پەرلەمانتارن لە پەرلەمانی عێراق یان پەیوەندی سیاسی دۆستانەیان هەیە لەگەڵ حزبە سیاسیەکانی عێراق هەوڵەکانیان یەک بخەن بۆ ڕازیکردنی پەرلەمانتارانی عێراق بۆ دەنگدان لەسەر پرۆژە یاسایی بە پارێزگابوونی هەڵەبجە. لە کۆتایی پەیامەکەماندا داوا لە هەر سێ سەرۆکایەتیەکەی هەرێم بەڕێزان، سەرۆکایەتی هەرێم، سەرۆکایەتی پەرلەمان، سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران، سەرۆکی سەرجەم حیزبە سیاسیەکانی هەرێم، تەواوی وەزیر و پەرلەمانتاران، تەواوی بەرپرسانی حکومی و هەرێم و ڕێکخراوەکانی بواری جینۆساید و مافی مرۆڤ و نووسەران و ئەدەبدۆستان و ڕۆژنامەنووسان و کەسوکاری شەهیدان لە شار و شارۆچکەکانی هەرێم و تەواوی خەڵکی کوردستان بەسەر جەمچین و توێژەکانەوە دەکەین ڕۆژی 16 سێ لەگەڵمان بن، لەگەڵ کەسوکاری قوربانیانی ئەو تاوانەدا بەشدار بن لە بەرزڕاگرتنی ئەو یادە پیرۆزە. بە هەمووان لە هەڵەبجەوە بە هەموو جیاوازەکانەوە بەڵێنی تەبایی و یەکڕیزی بدەین بە گوێی دۆست و نەیاردا و یادی قوربانیانی هەڵەبجە بکەینە هەوێنی تەبایی و برایەتی و یەکڕیزی گەلەکەمان و بنەمای پێکەوەیی لە ئاست ئەو مەترسیانەی ڕوبەڕووی گەلەکەمان دەبێتەوە. بژی ئاشتی و مرۆڤ دۆستی، نەفرەت لە جەنگ و تاوان.